خواهی برزو بالا دست پیمان دفرمه يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله أي إيمان داران تقوای خواهی پروردگار بکن و بجزان و بڕوانن چی بۆ بەیانی پێش دەخەن یعنی بۆ ڕۆژی شەممە بۆ بەیانی یعنی بۆ یەکشەم نا بۆ قیامەت خی گەورە دەفەرمێ بزانە چ شتێک بۆ قیامەتت پێش دەخەی قیامەتیشی ناو لێناوە بەیانی بۆ هەر یەکێک لە ئێمە قیامەت زۆر نزیکە چونکە کە دەمری یعنی تەواو بەرەو قیامەت ڕۆیشتی کە شەو دەکەیتەوە و دەبێتەوە بە ڕۆژ یعنی زیاتر لە قیامەت نزیک بوویتەوە خوش دەفەرمێ بزانە چیت بۆ ئەو قیامەتە پێشخستووە و ئیمامی ابن القیم دەفەرمێ ئەو ئاەتە دلت على وجوب محاسبة النفس واجبێتی محاسبەکردنی نەفس دەردەخات واجب محاسبەی خۆمان بکەین ئێمە بزانین کردەوەکانمان کردەوەی باشن کە بەهۆیەوە ڕزگارمان بێت لە جەهەنەم یان کردەوەکان کردەوەی خراپن بەهۆیەوە بە هیلاک بچین و بچینە ناو ئاگری جەهەنەمەوە خی گەورە هەموو لایەکمان پەنا بدە بۆیە براکانم کە ساڵ تەوا دەبێت بە محاسبەی خۆمان بکەین ئەو ساڵەمان لەگەڵ خی خۆماندا چۆن بەسەر برد ساڵێکمان خستە سەر تەمەنی خۆمانەوە چۆن چۆنی چەند نوێژی بەیانیمان کرد چەند نوێژمان کرد چەند ڕۆژووی سونەتمان ئەنجامدا و گێر چەند خێر و خەیراتمان کرد ماڵی چەند هەژارمان خۆش کرد دڵی چەند دڵتەنگەکانمان ئاسوودە کرد باری قورسمان لەسەر چێ لابرد چ کارێکمان کردووە کە بەهۆیەوە شانازی بکەین و بیکەین بە وەسیلەیەک خۆیان بۆ خاتری ئەو کردەوە چاقی کە کردم بەڵاو ناڕەحەتیم لەسەر لا بدەی دەبێت ئەوەها سەیری ژیانی خۆمان بکەینەوە نابێ بە هیچ کردەوەیە کە ئەنجامی دەدەین لە کردەوە باشەکانیش گومڕا ببین جاری وهەیە ئینسان کردەوەی باش دەکا بەڵام گومڕا دەبێت لەبەر ئەوەی بەو کردەوەیە دەخەڵەتێ دڵێت تەواو من بەهەشتیم کورە جەهەنەم کوا بەر من دەکەوێ لەبەر فڵانی عەرەقخۆر و لەبەر فڵانی خراپەکار و لەبەر ئەو کافرانە کوا بەر ئێمە دەکەوێ وا نییە لە کاتێکدا ئینسان لە ژیانی دنیایدا دەبێت زۆر لە جەهەنەم بترسێ حەسەنی بەسڕی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ تەمەنا دەکەم هەر 1000 ساڵ لە جەهەنەمدا بمێنمەوە و بێمە دەرەوە تەمەنا دەکەم هەر 1000 ساڵ لە ناو جەهەنەمدا بمێنمەوە و پاشان بێمە دەرەوە یعنی ئیلا خۆی حازر کردو بچێتە ناو جەهەنەمەوە خوا پەنامام بدە لە کاتێکدا ئیمامێکی زۆر گەورە پیاوێکی خواپەرست دنیانەویست و ناوێکی درەوشاوە لە نێو ناوە گەورەکان و ناو کەڵە پیاوەکانی ئیسلام کەچی ئەمین نییە لەوەی کە دەچێتە بەهەشتەوە یان ناچێتە بەهەشتەوە و خۆی داناوە بۆ جەهەنەمیش